سێکتەری ئاو و کارەبا دوو خزمەتگوزاری سەرەکی هاوڵاتیان و بەنەبوونی یەکێکیان ژیانکردن ئەستەم دەبێت. لە وەرزی هاوینی ئەم ساڵیش کێشەی ئاو لە هەندێک گەڕەکی شاری هەولێر هاوڵاتیانی ناچاری کڕینی ئاو کردووە. لا بەسەرکردنەوەیەکی کەناڵی پەیامیش بۆ گەڕەکی قەرەبووی شاری هەولێر زۆرێک لە هاوڵاتیان وێڕای ناڕەزایەتیەکی زۆر هەڕەشەی گردبوونەوە و خۆپیشاندانی بەرفراوان دەکەن. دەڵێن چەندین جار بەڵێنیان پێدراوە کێشەی ئاویان بۆ چارەسەر بکەن بەڵام تەنها دروشم بووە. خەڵک زۆر بیاوە هەتا ڕادەشی زۆر ئەمە بەخۆمان دەچینەوە دەرێکە بە معادەلی تەلەفۆنمان لۆ دێتنیانی لۆ ئاوی کە زانیش بیاوە بەڕاستی جێ هەیە ئاوی کەمە هەر نایە بە معادەلی دەکریتن جێش هەیە ئاوی باشە ئەفتانە جارش دەکرێت و جاری هەدەکرێت. ئەس ئیشی تەکسیش بەیانی حتا نیڤڕۆنان ئەس 5,000 ئیشت کەم 6,000 استێمالی ئەوت بێژنینە ئاو بەرمیل 10,000 کردم 8,000 کردم ئەو یعنی تێستاتون لە بۆ ئاویش دەکەین. ئەرێ بەخوای ئەرێ بەخوای ئەو دەبێنی سیارە من و ئەو شم دبیا ئینم قەترە ئاونی لە مارەشی خۆی پێ بشوە بەزمان بۆ گەرمایە کا کارەبایەکەی نەدار ئاوکەمام دەنێ ئاو بۆ گەرمای خۆزانی ئاوکا وەردەگری لە بەم بەڕندەوەشتانە کا کارەبای ڕێشەکە بری سبی تۆشان لێ دەکەم کارەبای مولدیە بەزم بەردە وڵا بەسی دوو ڕۆژ ناکە دووتان چاو بەرمیلی نۆ ڕۆژ دە ڕۆژ دەبیتین ئامالۆ ناتیە یەک بڕۆژێک 5 جاریشمان کڕیا ئەو دە ڕۆژەی یعنی ڕۆژێک ناڕۆژێک ئامان کڕیا یعنی پێم سەرێ لۆ تانکەران هەیە لۆ من نییە ئەو معنای چییە ئەو لۆ فرۆشتنی یعنی تانکەر دەچنومان دەینین لە چین لۆمان دەینن زمان نۆتیۆکمانی تۆ بەرسایی ئاتمۆسە زمان نۆتیۆک ڕداواکارمەسیە داواکە چ لۆ دەکەن هەر داواکارێک دەبی لۆ ناکەن ئەوجا داواکاریش دەبی لەوەتی سەری نێتی ڕەمەزانیمە ئاومان نییە و ئاوی دەکڕین بەخوای نە معاشمان هەیە نە ئیشمان هەیە تانچیمان کڕێ بە 7,000 بە تۆ دەبی کارتەچی سەرف بکەین ئەز ئاومان بدەنی لە نەفتەکەی خراترە نەفتەکە پارێ بدەی لۆ دەینی بەس ئاوەکە لۆت ناینیتن. لێرە چەند کەسانێک چوین کە هەم بۆ لای بەڕێوەبەری ئاوی هەولێر بۆ لای مەحافز هەموو جارێک چەند قسەیەکی بریقەدارمان بۆکەن و بەڕێمانەکەن بۆیە داواکارم کە ینی حاڵەتەکە نەگاتەوەی کە خەڵکی قەرەب و ڕاپەڕێت و چێتە سەرجادە و کێشەکە گەورە بێ و بێتە خەبسە و دروستکردن و تێکدانی زۆر شوێن بۆیە هیوادارم کە بەرپرسەکان ئاوڕێک لەو گەڕەکە بدەنەوە بە جدیشی لەسەر بکەن نەک ئەوەندە خەڵک بخەڵەتێن و بەیانی و دووبیانی لە جێژنەوە ئاو نهاتیان هەموو دوو ڕۆژ سێ ڕۆژ دەبێت بە تانچی بکرێت ئێستا ئەو کەمە یعنی ئاو زۆر بڕای لە هەموو جیان لێرەش یان تەنکەریش نێ بشکڕی ئەساسەمە ئینشاڵڵا دەبینە حکوومەت ئینشاڵڵا دەبینێت دەوڵەت بەس ئاویشمان نێ بخۆینەوە مشکی دەمانە. چەند ڕۆژێک لەمەوبەر وەزیری شارەوانی دروستبوونی گرفتی ئاوی بۆ نەبوونی کارەبا گەڕاندەوە بەو پێی بەهۆی پچڕی کارەبا ناتوانرێت خەزانەکانی ئاو پڕ ببن بەڵام هاوڵاتیانی گەڕەکی قەرەبوو قسەیەکی تر دەکەن و دەڵێن سەرچاوی ئاویان لێفرۆشتون و پەیوەندی بە کارەباوە نییە. هۆی سەرەکی کێشەیەکەم ئاوی نەبوونی کارەبایە ئەوەی کەوا تەسیر لێکرێت لەبەرەوە خۆتان زانین هەر ئاینەن ئەو بیرانەیە کە پێشان هەبوو هەر ئاینەن ئەو بابلێم شوێنانەیە کە ئاویان لێ دابین دەکرێتن بەڵام بەهۆی کەمبوونەوەی کارەبا تەسیری لە مەحەطەی کارەباکان وای کردووەکەوە بیرەکانی ئاو نەتوانن بە 24 سەعات بتوان ئاو بۆ خەڵک دابینکەن. ئەگەرچی دەیان جار لەلایەن بەرپرسانی حیزبی و حکومی بەڵێنی بنبڕکردنی کێشەی کارەبا و ئاو بە هاوڵاتیان دراوە بەڵام زۆربەی ئەو بەڵێنانە چوونەتە چوارچێوەی دروشم و قسەی بریقەدار سەربارەی ئەمەش هاوڵاتیان دەڵێن بەردەوامی قەیرانەکان و کەمی موچە و بێکاری ژیانی هاوڵاتیانی ئەستەم کردووە و زۆر بەشیان هۆکارەکەی بۆ کەمتەرخەمی و بێپلانی حکومەت دەگێڕنەوە کە بەجارێک پشتی لە هاوڵاتیان کردووە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.